دەستگاها خێرخوازیە بارزانی ئالیکاریên mirovî li ser ziyan pêketiyên lehya Robarê Furatê li Dêrazorê belav diketin. Dezgaha Xêrxwaziya Barzanî karwanekî alîkariyên mirovî gihandiye ziyan pêketiyên lehya Robarê Furatê li Dêrazorê li ser hewlatiyan bê cudahî belav diketin. Alîkarî ji bo hezar malbatan e, di gel alîkariyan da klînîkeka gerok ya dezgehê Xêrxwaziyê Barzanî di gel karwanê alîkariyan e, klînîkeka tenduristî heta xizmetguzariyên pizîşkî tenduristî pêşkêşî ziyan pêketiyan bikin. Ji ber bilindbûna astê Robarê Furatê di çend rojên raborî da gelek dîmen belav bûn dema ava Furatê tê berdan û îtir taybet li Dêrazorê û Reqayê yani hejmareka zora malbatan, hawlatiyan sedema aveka zor ku derbasî nava gerekên wan, taxên wan, her wiha malên wan bibûn îtir perîşan bibûn, bêhal bibûn. Dezgaha Xêrxwaziya Barzanî wek mezintirîn dezgeha xêrxwazî li ser asta navçeyê îtir bê cudahî kar diketin çûn li ser asta mirovatî kar dike dezgaha Xêrxwaziya Barzanî îtir destê xêrûmendiya xwe gihande Dêrazorê tir hezar cihên alîkariyan li ser hewlatiyan dabeş kirin bê cudahî ev jî bû cihê dilxweşî û keyfxweşiya hewlatiyên Dêrazorê. Dezgaha Xêrxwaziya Barzanî êqamişlo duhome biryarstan em derketin bo çemê Furatê alîkar bin buware du em wext mitexir gihiştin vê derê menîkarî bû dabeş kirin kelûpelê xwe îro sibehê em derketin gundê Hewêca me tewzîh kir erzaq û minazîfat û pêtiviyên medbexê û hevazê zaroka armanca me ji vê tewzîhê mirovatî bû. خوش یعنی افرو سپاس به خدای مزن سپاس بو اف سیاست حکیمانه یا سروک بارزانی ایتل ام سردمه که بوین کرد یعنی سردمین بره دزگه این خیرخوازیین جهان دهاتن خیر به کردان دکرن یعنی افرو سپاس به خدای مزن که دزگه که هی بناوی دزگه خیرخوازی بارزانی جا سنوران جی نازانیتن نتوان ناناسیتن دست نشان ناکتنی نتوان بێجوداهیا نەتەوەیی بێجوداهیا مرۆڤاتی ئیتر ئەوێ مرۆڤ بیتن دەستگەهی خێرخوازی دەستێ وامگەهی تێ ینی ئالیکاریان لەسەر دابەش دەکە سوپاس بە خوددایە مەزن ینی ئەڤڕۆ لە سووریا لە دێرازۆرێ کو ناوچەیەکە عەرەب نشینە هیچ کوردێک لێ دەرێ نییە لێ دەستگا خێرخوازە بازن ji ber vêyekê ku تووشی کارەساتێ ببوون دەستێ خێرخوازیە گەهاندێ ئالیکاری لەسەر هاوڵاتیان بەڵاو kirin ئەوان هاوڵاتیان ژی ردفعل وان دلخوشی بو کیفخوشی بو ji meznatiya Kurdan û ji dilsoziya Kurdan û ji siyaseta hekîmaneya serokbazanî têgihiştin ku ev ye siyaseta rasteqîne. Ew ji bo zanyariyên zêdetir digel berêz Ehmed Ebdû rêveberê nivîsinga dezgaha Xêrxwaziya Barzanî li Sûriye em ê gotûbêj bikin vê mijarê. Kek Ehmed tu bi xêratî spas ji bo amedebûna te. Gelek spas. Rewşata çawa ye? باشم سپاس. چاوای تو الودری لقامش رو بر پسی نویسینگا دزگه خیرخوازی بازانی چاو بت سردان هولیری کری. وکو دست بیک سپاسیا وجد کمش بوده میوانداریه. مرحبی. جبوده تیش خسته سر کاروباری دزگه خیرخوازی بارزانی کارو چالاکینوی. و نزدیک 11 ساله از هولیری بوم. 11 سال جو از هر دزگه خیرخوازی بارزانی من کار کردیم. وقتی که دزگاه خیرخوازی بارزانی در باسی روجاوا بو جهیوای کیوا از هر دگلوی تیمی بوم و پشتیویجی بریار هات دان و دخوازا دلیمجی بو که ایدی از وگرما روجاوا و از لودی کاری خوا سورانیا کشید باشه ها عیبینیه دزگلک بخیراتی چاوا بو اف آلیکارین دزگاه خیرخوازی بارزانی و گهاندن دیرزوری چند کس جه سودمند بون دەستپێکێ لەسەر وەکو بانگەوازیەک بوو وەکو داخوازێک بوو ژە حکوومەتە سووریێ و ئەفسازیên مرۆڤی بە هەوارە خەلکێڤە هەرن یەک جوان سازیاژی ئەوە و دەستگا خێرخوازیە بەرزانی ئەم هەرتم و هەردەم ئەم هەلگرێ پەیامە دەستگا خێرخوازیە بەرزانی و ئەم وەکو باڵیۆزێکێ ژ کوردان ڕە ئەم خوات بینن ئەم پەیامە ئاشتی خوازیە پەیامە مرۆڤ دۆستیەیە
السروي بانجوازي كوش حكومتا سوريا بو ما آماده كاري كرن جبو ام خو بگهنا پارێزگەها دێرە زۆرێ ڕێگیری شووان نەکردن لە دێرا زۆرێ یان دەسەڵاتە دێرە زۆرێ دەسەڵاتە خوجێ ji بۆ گەهاندنە ئالیکاریان دەستگایەکی خێرخوازیە بارزانی دەستگایەکی کوردیە یعنی ji سنوورێکێ din ji وڵاتێکێ din بەرەف وڵاتێکی دیکە بێتن بۆ گەهاندنە ئالیکاریان ینی مساعد بوون ئالیکار بوون دگەلوە یا ڕاست و درست دقیقایەکێوە شخولەکایەکێوە کومە مەڕاگەهاند و ئەمێ بگە کاروانێ خۆ ئامادە بکەن ئەمێ بڕێ بکەون ما هەمە هەنگێکە باش هەبوو گەل لایەنی پەیوەندیدار لایەنی ئەمنی و لایەنی حکومیوان هەتاکو ئەم گەهیشتنە دێرا زۆرێ شەویدی دەرەنگ کاروانێمە گەشتە دێرا زۆرێ ما نیگاری بۆ ئەم وان بەلافکردنا بکەن vێس بەیە تیمێمە دەست بەلافکردنێ کرد بەروڤژیوێ ینی پێچەوانی ئەو ئاخفتنێک و داهات نەکردن سەر سوۆسیال میدیا خەلکێ دێرە زۆرێ بە دلێکی گەرم پێشوازیە تیمە دەستگا خێرخوازیە بەرزانی کرد و یا هەری گرنگش بۆمە ئەو بوو کو ئەوانە پێشبینیات شتێکی دیت کرد کو پێشبینیا چ دەکرێنی لێ تالیە لێ تالی وەختی ئەو هەندێک نافکۆکی و شەڕ و ئەوەنە دروست ببوون ناڤینا کورد و عەرەبانواندا وا چ جاری پێشبینی نەتکرد و سازیەک یان دەستگەهەکە کوردی بە هەواراواە هەرێ عکسێوێ دیتن و یەکەم دەستگا یەکەم سازیە مرۆڤی گەیشتەوە دەستگا خێرخوازیە بەرزانی وتویا vê پرسیارê بکەم کاک ئەحمەد هەرچەندە جەنابێ تەلوێ دەرێ نەبووە بەستە تەواصل هەبووە پەیوەندی هەبووە حتمما هەمی دیمەن بووە هاتینە بە گواستن ئەنی دوور ناچین بەریا چەند مەهەکان هەر لێ دێرا زۆرێ تر زۆلم تعدا لە کوردان داهاتەکردن بە خراپی بەحسا کوردان داهاتەکردن کەزیین کچێن کوردان داهاتنە بڕین سفکاتی بە کوردان داهاتنەکردن ینی ئەڤڕۆ دیمەن چابوون ریاکشنên wan çabûn ku dezgeheka xêrxwaziya Kurdiye îro hedesek serê wan hatiye bûyerek serê wan hatiye ew bihane wan çûyne بڕاستی ئەو تشتێک و ژمرە هاتنە گوتن ئەو وێنە و ڤیددیو و ژمرە هاتنە بەگو هەستن گەلێکی باڵکێش بوون ئەوانەی و خەلکێ وێدێ گەلێکی بوان سیر بوو بوان عجیب بوو و ببینن دەستگەهەکە کوردی بناوێ بارزانی بە هەواڕاوە بە هەرێ ژبەرک و وان جویوان خۆشی هێژ بیر نەکردی ئەو تشتێک و بەری دەمەکە نێزیک ڕوودان لێبەلێ هەمیشە و هەرتم ئەم دەبێژن و دەستگەها خێرخوازیە بەرزانی دەستگەهەکە مرۆڤە سنوور ژێرەنینن دەستگەهەکە و مرۆڤایەتی لە چه ئەردەکێ چ دەڤەرێکێ پێیدوی ئاریکاری هەبێ گۆ دەستێوێ بگهێدا چ جاری کێماسیە و تەخسیری ناکە باشە پلانن وە هەنە ئالیکارێن وە بەردەوام بن ئەنی هەم لە دێرا زۆرێ لە ڕقەیە ناوچەیەن دنیەن سووریایە چون دەبێژن نەها ڕەوش لە سووریا گەلێکی خراپە ڕەوش پەریشان بۆیە دەبارە ژیانی زەحمەت کێتیە ئەنی ئەف ئالیکارێن وە دێ بەردەوام یان تنێ بە هەلمەتێک بۆ وە دەست پێکرد و دومایکێت پێتینن نەخێر وێ نەیەک جار بێ وەکو ئەم هەموو زانن ژهەیڤە ژمێژە 2011 دەستگا خێرخوازیە بەرزانی هەر ئاریکاریە چ گەهاندنە چ ڕۆژاوای کوردستانی چ سووریا هەمووی و بەردەوام بووە لێ vê carê wê piçekî ciyawaz bê ji ber ku niha ma rexsat ji hikûmeta Sûriya me standiye û Dîmeşqê li Şamê em kar fermî belê û niha me nivîzgeha xwe me ofîsa xwe li Qamişlo jî vekiriye ku îdî em li Şamê jî dê veken li Şamê me ofîs heye ku ofîsa peywendiyê giştiye lê Efrînê jî we heye li Efrînê jî me heye û me plan heye ku li hindek cêdî jî em vekin û li Sûriyê wekû ofîs yanî wekû nivîzgeha Sûriyê pêdivî li çi erdekê li çi deverekê hebe got destê me bigihê de em ê li Rojavayê Kurdistanê destê we diyar e
آلیکاریان خیرخوازیان بارزانی هاوار دیکن اف آلیکاریان کو بریا چنده که الویدر جهاد نکن کنه همی بریا دزگه خیرخوازی بارزانی گشتن روشاوای کردستانه جماره که زورا آواریان ش قامشو وگریان عفرینه بشکان وگریان کوبانه نها روش شوایل روشاوای کردستانه یعنی آلیکاریان و بردوامن ببستم من روشا مروفیه آلیکاریان و بردوامن او هاولاتین مین کردین روشاوای کردستان من هشتا دی کمپان دانه یعنی پیویداویستین وان چوانه پیویستی به آلیکاریان هنه نینه روشا سوریه بگشتی روشا که نلباره روشا که ام بیجن روشا مروفی روشا که خرابه بگشتی لویجا لروشاوای کردستان روشا و هشت خراب ترش برکو جماره کم مزنش کوچ برا هاتن برای خدا نوان شهر و باجاره روج آوا تایبتی لقامشلو کو باری هری گران یقامشلو بو لبل و باجاره کی دیج هبون وکو دیرکی و العمودی و التلبس بیوان جهبونا بخوشبختی کو هناك جوان کوچ بری ما تایبتی اوانه عفرینی بون جماره که باش جوان وگرهانا مالو حالی خوا لی جماره که مزنجی همایا اجتماعینا بستم آلیکارین و بردوام لسر بله حالاتین روشاوای کردستان اما دسپیک ام بس وکو هوارچون ام چوبون او قناغه کی بون نه ویجا ام قناغه دوی دسپیک کن قناغه دوی چیه هم دیس او آلیکاری و بردوام بون بو کوچ برا لی ام بهتر گوه بری خو بدنا پروژه‌یان و پروژه تایبت هبن ل روشاوای کردستان هیچ ریگیری جوته تکرن شالی هیچ هزکی و چه هزا کردی بیتن یان او هزن کو تف دیگرن دهن و دچنین عربی یعنی ریگیری دزگی خیرخوازی بازان تیتک یان سربستن و آزادن و پلان خواجی بجید کن حتی وکو ایرو تريجري المنهات يكرن وكو امزانن كونها بروسيك هيا بيفاجويك هيا او بيفاجو بجني انتجراسيون اندماج هيا ادنا برا حكومه سوريا و ريفابريا خسردا ممكن او بتشك باندورو كاريجرياوي سر كاري مهابي جبركو ام الهيفياوي مانا ام البنداوي مانا كاكو اف اندماجها اگر خلاص بيش بو ام زانبن وكو دزگاه خير خوازيه برزانه ايدي ام دانوستاندني بكي ربكن ام ريفابريه ربكن يانجي ام حكومه سوريا ربكن بچكي في باندور سر كاريم ابوا دس خوشكاك احمد هربجيت كاك احمد دماهيك برسيار بلا اف بيتن دزگاه خير خوازي بازاني گلك پروژهنه لي پروژه كي گلكي ناواسه گلكي تايبته يعني از خود تايبت گلك حاجيت كم پروژه عزيزان فيرل هرم كردستان هيا والعفرين يجي هيا بروجي عزيزان يعني اف زاروكين كو ببابن بسميان لخواد جريتن مهانه برياند دني آلیکاریا وان دیکن جبوه هست والهیا نبونا بابتینه کن اجا اگر ول روشاوای کردستان نبیتن پلانا ودا نبیتن استخواست کم کو و پیشنیاری بگهین سروکی دزگهی از باورم پش راستم ده پلانا وان داجی هيا چون لروشاوای کردستان جی هجماره کازورا عیدان شروانان یعنی خوش دزدای شهید بوینه زاروکن وان لوانه ما بن بباب اتر اوجی عزیزن منه اجاد بزن تشتك هيا بله او نمونهكم الهرما كردستاني هنا او بروجيكم الهرما كردستاني هنا او بيروكا عينا وان بيروكا ام بنا روجاوي كردستاني وخوش بيتن این جهن شانازينه سرکفتی برز احمد عبدو ريفابري نویسنگا دزگاه خیرخوازی بارزانی لسوريا مانه بله لسوريا قال سباس این هر هبن سرکفتی بن قالك سباس